جلوبەرگ و تایبەتمەندیەکانی گەلێک جار خاڵی دیار و یەکلاکردنەوەی شوناس و فەرهەنگی گەلەکانن لە یەکتری لەگەڵەوەی ئێستا تەنها لە بۆنە و مەراسیمەکاندا زیاتر لە هەرێمی کوردستان دەپۆشێن بەڵام شێواز و تایبەتمەندی جلوبەرگ ماون لە هەورامان جلوبەرگی هەورامان بۆ پیاوان و خانمان خاوەن تایبەتمەندی خۆیان و ئێستاش هەردەپۆشرێن. ئەم جلانەی کە ئێستا من لە بەرمایە ئەمە جلی تایبەتە بە ناوچەی هەورامان هەر لە جلوبەرگەکەی لە کوڵە باڵەکەی لە کڵاش و لە پشتێن و تەواوی پێداویستەکان کە بۆ کەسێکی هەورامی لەبەری بکات سەرجەمیان لە ناوچەی هەورامان بەدەستی وەستا دەست ڕەنگینەکانی هەورامان دروستکراون هەر هەمویان لە چنین و لە دروستکردنا تایبەتمەندی ناوچەی هەورامانی پێوەیە. خانمان دەڵێن جلوبەرگەکەمان ناسنامەمانە و خاڵی جیاکەرەوەمانە لەگەڵ نەتەوەکانی دیکە بەڵام کۆرۆنا و قێرانی دارایی و دۆخی ئێستا وای کردووە کەمتر جلوبەرگەکەی ئێستا بپۆشن. ئێمە وەکو هەموو نەتەوەیەک خاوەنی ڕەسەنایەت و جلوبەرگی خۆمانی من وەکو کوردێک پێخۆشحاڵم کاجلی کوردی ئەپۆشم بەڵام بە بەراورد بە ساڵانی کە جلی کوردی کەمتر بەکارەهێنرێت ئەویش بەهۆی ئەو بارودۆخەدارایی کە کوردستان تێککەوتووە. پیاوان و خانمان ئاماژە بە تایبەتمەندی جلوبەرگەکە دەدەن و دەڵێن گۆڕانکاری زۆر لە جلوبەرگەکە کراوە بەڵام نوێترین گۆڕانکاریەکان ئەوەیە لەسەر دیزاینە کۆنەکان دروست دەکرێنەوە و دەگەڕێنەوە بۆ شێوازی کۆن. نوعی جلی کوردی زۆر قاتی شاڵ هەیە براخانیە ستارخانیە کەتافی هەیە نیویەخە هەیە هێلک و ئاڵێناالەوە هەیە پشتێنە بەسی گرێگرەکان. یەک دوو ساڵە باشترە لە چاو ساڵەکانی ڕابردووە و جلی کوردی ڕستەنایەتی خۆی پاراستەوە بەڵام ساڵەکانی ڕابردووتر بە شێوازە جلی کوردیان تێکا بوو کە هەر لە جلی کوردی ناچوو و هەروەها من خۆم زۆر مرتاحەمە کوتیشم بە جلی کوردی زۆر کات لەبەرێکم. لە هەرێمی کوردستان هەموو ساڵێک ڕۆژێک بۆ جلی کوردی دیاری کراوە لەو ڕۆژەدا توێژە جیاوازەکان جلوبەرگەکە زیاتر دەپۆشن بە چالاکی جۆرا و جۆریش ڕۆژەکە بەرز ڕادەگرن. من سافی ئافراسیا بووکو خوێندکارێک ئەم ساڵ لەگەڵ هاوڕەکان پێمان باش بوو بەشداری ڕۆژی جلی کوردی بکەین و ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆزە بۆ گەلی کوردکە هەموو کوردێک پێویستەکان لەم ڕۆژەیە جلی کوردی و جلی ڕەسەن بپۆشێ بەڵام ئێستا توانم بڵێن بە بەراورد بەجاران جلی کوردی زۆر کەم بۆتەوە و گۆڕانکارێکی زۆر لە شێوازەکانی کراوە کە بەڵام ئێستا باش ئەتوانم بڵێن کەمێک براوەتە سەر کللتورەکەی کۆن کە ئەوە مای دڵخۆشیە کە کلااوزەر و کۆڵوانە هاتوێتەوە بەڵام ماوەیەک زۆر دەستکاری کرا بوو. لە مانگی سێدا جگە لە ئاهەنگەکانی نەورۆز هاوکات گوندەکان ڕۆژێک دیاری دەکەن ئەو ڕۆژە بەگەڕانەوە بۆ ڕەسەنایەتی و کەلتوری کۆنی کوردەواری زیندوو دەکەنەوە. لە مانگی 3 بۆ 5دا چەندین ئاهەنگ و فێستیڤاڵ بۆ گوندەکان ڕێک دەخرێن کە دیارترین خاڵی فستیڤاڵ و ڕۆژەکان ئەوەیە هەمووان جلوبەرگی کوردی دەپۆشن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.